ماوەی 20 ڕۆژە بۆنێکی ناخۆش پیرەمەگرونی پڕ کردووە و دانیشتوانەکەی دەڵێن بە تەواوی هەراسان بووین. هاتوین بۆ پیرەمەگرون و دەپرسین ئەم بۆنە لەکوێ دێت و هۆکارەکەی چییە؟ بۆنەکە پرۆژەیەکی گەورەیە طبعاً لە بناری پیرەمەگرونە بە دوواداسوونیش کراوە. ئەم پرۆژەیە طبعاً بۆ پەروەردەکردنی مریشکە و پاشان لە ڕووی تەندروستی وانێ بڵێ ڕێکارە یاسایەکانی وەکو پێویست نەگرتووەتە بەر وەلا لە ماستەرپلانی پیرەمەگرونیشدا ئەم پرۆژەیە نایاساییە لەو شوێنەکە دروست کراوە و دەبێ ئەو پرۆژەیە لا ببردرێت و ئەنجا نازانمەوە حکومەت بۆ خۆی چۆن قەرەبووی دەکاتەوانێ ئەوە پەیوەستە بە خۆیانەوانێ. بەڵێ پاشەڕۆی پەڕەورە طبعاً ئەوان هەموو وەجبەیەک بەڵێ لە نزیکی پیرەمەگرونە لە بناری پیرەمەگرون لای لە بینی گوندی بیران و قەرەچتانە بە حەقەت ئەو دیانێ دەور و پشتی هەر زۆر پێ بێتاقەتن لە هەموو ڕوویەکەوانێ و پاشان پاشەڕۆکەشیان یعنی کردو بەکاری بازرگانی بۆ نمونە بە گەڵابە لێیان فرۆشتەوە بڵاویان کردوێتەوە بەناو زەویزارەکاندا طبعاً ئەوە بۆ خۆی سەمادا گوایە بۆنی دەواجین و شتە لە دەوروبەری پیرەمەگرون بەڵام ئێمە کێشەی بۆنەکە ئەم بۆنە بەڕاستی تەنها لەوانە هەرە و دەواجی دەبێت ئمە چواردەوری پیرەمەگرون زڵێکی زۆری لێرژ فرێ درێ و پاشەڕۆی ئەو شتانەی کە سرە بڕدرێن یان مردارە بنەوە فرێ درێن بەداخەوەمانە زۆربەی زۆری بۆن دروستەکە و بەناو شارۆچکەکە بڵاو بێتەوە بەڵام دیارەیتر هەستی بەرپرسیارەتی یا زۆر جار کەمە یا هەر نییە بەداخەوە ئیجرعاتەکان وەک پێویست نین بە دوواداچوونەکان وەک پێویست نین ئەنی چەندش خەڵک جددی بێ بۆ ئەوەی داواکەیەکی پێشکەشکە لامان کاتە بەرپرسان زۆر بە خەمساردیەوە وەڵامێکی سەر پێیان نادەن و کێڵگە پەلەوەریەکە چەند کیلۆمەترێک لە ناحیەی پیرەمەگرونەوە دوورە و هاوڵاتیان دەڵێن پاشەڕۆ پەلەوەریەکان فرێ دەدرێت و لە نێو زەویەکاندا بڵاو دەکرێتەوە. هاوڵاتیەک دەڵێت بۆنەکە هێندە بێزاری کردوم و ئەم لێ هاتووە خانۆکەم بفرۆشم و بڕۆمەوە بۆ لادێ. بەڕاستی بۆنەکەی زۆر پیس بوو. ئێمە ماڵمان لەسەرەوە لای ماڵ دکتۆر سعیدی خەنعاتکە شەوێ موبەریدەش ماڵ نەکردو هەتا بەیانی لەبەر بۆنەکەی ئەوەندە بەسەر ئەم پیرەمەگرونەی دادەهات بۆنەکەی یعنی هەتا بەیانی نەخەو هەبوو نە هەوا هەبوو یەکشن نەبوو ئەوام لات بوو خانۆکەم بفرۆشم بڕۆمەوە بۆ لادی خەنعاتکە ئەوەندە بۆنی پیس بوو. پێیان پەیوەندی بە چەند لایەنێکی پەیوەندیداری سنوورەکەەوە کرد بەڵام پەیوەندیەکان بەردەست نەبوون. دانیشتوانی ناحیەکە دەڵێن پیرەمەگرون قوربانی پاڵاوگە و پاشەڕۆ ئاژەڵی و پەلەوەریەکانە و دەرهاویشتەکانیان ناوچەکەیان بە تەواوی ناخۆش کردووە. ڕامێ عوسمان کەناڵی پێیام ناحیەی پیرەمەگرون.